دایکی محەممەد فەرمو عەزیزم. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله. خوشکە باشەکەم. دایکی محەممەد خوشکە بەڕێزم. خۆشی بەرنامەکەت لێ دەکەم بخوای گەورە سەرکەوتوی دنیاکان مامۆستای جان. وەڵڵای مامۆستا لەو ماڵانەی کە ئەو هەمشتیان ئەو هەیە مامۆستا من نێزیی خۆم یعنی برێن ئافرەتەکە دەسترەنجینە خەیاتە یعنی چەندین ساڵە لەگە پیاوەکەی دوو ئیشی دەکاتن بەڵام هەتا ئێستا سارە چینەسی و پێ سازیاکە لەگەریەکن ئەو ئافرەتیش لە خوای بە زیاد یعنی برێن ماڵ مداری بە خێو دەکا و یعنی بژێوی ژیانی وەکە پاشەکەوتیشی لێدەکەن بەڵام ئەو پیاوە چونکە لەگە ژنەکەی نازانانی چەند معاشیەکەی نارێ ئایا معاشی من چەندە چەند نییە قەت یعنی خوا بەرەکەتی ناکەوتە جیرفانی ئەو پیاوە هەر بکوبرێن جیرفانی کون ئەو هەیە مامۆستا. بەڵە قسەکە زۆر ڕاستە خوشکە باشەکەم دایکی محەممەد. بەڵە خوشکی عەزیزم زۆر ڕاستە بەخوا عەرزم کردن لە درێژەی بەرنامەکەشدا لە هەر ماڵێکە من و تۆ هەبوو شلێک شاردنەوە هەبوو ئافرەت وتی من و پیاوەکە وتی معاشی خۆم بۆ خۆم و کاری خۆم بۆ خۆم و ژنیان بە پێچەوانەوە ئەمان لە ڕووی چەندێتیەوە چەند ملیۆن وەرگرن بەڵام لە ڕووی چۆنیەتەوە بەداخەوە بەرەکەتی تێدا نامێنێ هیچیان بە هیچ واللهی مامۆستا ئەو یعنی ئەو ئافرەتە برین چەند سارەی دوودا لەو پیاوی کردێتن شیوای کرد یعنی ئەو پیا هەموو شتەکانی فەوتاندیە پاداشتی خۆی هەیە بە ئیزنی خوای گەوری ماری بەدەست کە لەسەر شتێکی بەسیت ماری بەدەست مانجێ جارێک هەفتەی جارێک دێت زەمەکی لەو ماری بخوا ژنەکەم داڵەکانی بەڕێ کردێ بەسیان منداری کوڕ و ئەوانەی لە ماڵێنە یعنی ئەگە بێت تۆلی ناخوانێت چێگە ناو چەندی سارە پشتی لەو ئافرەتەی کردێ و ئایا ئەنجێگا ئەو ئەپیانە مامۆستاجان دەست خۆش بێکم سلام علیکم و رحمة الله خوشکە باشەکەی من دایکی محەممەد سوپاس بۆ پەیوەندی جوانەکەت ئەڵێ خزمێکمان خەیاتەوە پیاوەکەی دوو ئیش دەکا بەڵام ئەم هیچ بەژنەکەی ناڵێ پارەکە ناهێنێتەوە ماڵەوە بەڕاستی ئێمە کارێکی خراپە عەرزم کردن دەبێت پیاو شتەکانی ئاشکرا بن لای ژنەکەی و ژنیش کارەکانی لای ئاشکرا بن لای پیاوەکەی ئەمجا بەرەکەتی خوا بەسەر ئەو ماڵەدا دەڕژێ بەڵام هەر پیاوێک کە وەکو مافرەتێک ئەم باسی دەکای ئافرەتانی واشمان زۆرن بە خەیاتی بە حیا و حرمەتەوە ڕەشی ساغ بێ چاوی خۆی داناوە لە پێناوی پەیداکردنی چەند دینارێک و چەند پوڵ و پارەیەک بۆ ماڵ و منداڵی بەسەربەرزیەوە بە خێویان کە محتاجی دەستی کەس نەبن بەڵام پیاوەکە لەو لاوە چونکە پارەش زۆر پەیدا دەکات عەرزم کردن چەندێتی شەر نییە چۆنیەتی شەرتە بەهرەبوون شەرتە بەرەکەت شەرتە زۆریش پەیدا دەکەی نازانی چ لێ کرد ئەوە بەرەکەتی لێ هەڵگیراوە بەرەکەتیش بەوە هەڵدەگیرێ لە ماڵە کەچی سەجیایی هەبێ متمانێت لە بینی ژنوێردا نەمێنێ ئەو ماڵە بەداخەوە هیچی بە هیچ نابێ خوای ئیسلاحی حاڵی هەموو لایە بکە